زانایەکی ڕووسی بە ناوی کۆنستانتاین کرۆتۆف توانی وێنەی ڕۆح بگرێت لە کاتی مردنی جەستە و دەرچوونی ڕۆح لە جەستەدا بە کامێرەیەک بە ناوی بیۆ ئەلکترۆگرافیک. ئەم کامێرەیە تایبەتەوە دەتوانێت ئەو وزەیە ببینێت کە لە جەستەدا وزەی ڕۆح بە ڕەنگی شین نیشان دەدات. بە وتەی کرۆتۆف یەکەم جار ڕۆح ناوی مێشک جێدەیەڵێت و پاشان لە کۆتاییدا دڵ بەجێ دەیەڵێت. لە کاتەکانی تردا واتە مردنی لە ناکەو یان کوشتن یان کاتێک کە هێشتا جەستە لە کۆتایی ناتووە ڕۆحەکە لە حاڵەتێکی سەرلێشێوەدا دەبینرێتەوە، واتە لە جەستەدا دەچێت و دووبارە دەگەڕێتەوە ناو جەستە بۆ چەند جارێک لە پاش مردنیش ئەمە دووبارە دەبێتەوە. ئەمەش بۆی هەیە پەیوەندی هەبێت بەوەی کە وزەی ڕۆحی کەسێک کە هێشتا تەمەنێکی سروشتی تاو نەبووە زۆر زیاتر لە وزەی ڕۆحی کەسێک کە بە سروشتی دەمرێت. ئەم تەکنیکە تازەیە لەلایەن کرۆتۆف دۆزراوەتەوە کە خۆی سەرپەرشتی پەیمانگەی جەستە و کولتوری دەکات لە سنت پیتروسبورگ. کرۆتۆف دەڵێت ئەم تەکنیکە دەتوانرێت بۆ کاری پزیشکی تریش بەکاربهێنرێت وەک سۆنەر سوودی لێوە بژیرێت. لە ڕێگەی ئەم تەکنیکەوە دەتوانرێت ببینرێت کە ئایا کەسێک بەڕاستی هیلاک و توانای نییە یان بە درۆ خۆی نەخۆش خستووە و جەستەی پڕوزەیە. سەرچاوەی ئەم بابەتە لە ماڵپەڕی ڕووسی بڵاو کراوەتەوە کە چاوپێکەوتنی کردووە لەگەڵ زانای ڕووسی کرۆتۆف.